دیدارەکە لە شوێنێکە کە ناوچەیەکی پێشمەرگایەتی ئەوەی پێمەنەوت ناوچەی ئازادکراو لە دەروی دەسەڵاتی حکوومەتە کە هەمیشە مەترسی لە ناوچوونمان لەسەر بووە بۆ پاراستنی ئەم سەروەتە نیشتیمانیە یا دید و بۆچوونەکانی شێرکۆ بێکەس ئەم دیدارە زۆر پێویست بوو بیکەین ینی زۆر دنیای ناوەوەی شێرکۆ بێکەس یا ئەزمموی شێرکۆ بێکەس لەو دیدارەدا ئەبینی نووسین بە ئاوی خۆڵەمێش کە بیرەوەرەکانی خۆیەتی لەوێدا ئاماژە بەوە ئەکە ئەڵێ بۆ زۆر شت ئەگەڕامەوە سەر ڕوبەڕوو لە سێبەری چیادا گرنجەکە لەوەدایە کە ئەم بەرهەمە لە شاخ چاپ کراوە بە کوالیەتی ئەو کاتەی شاخ کە خوێندنەوەی ئاسان نییە اینجا جگەلۆش شێوازی بڵاوبوونەوەی زۆر دیاریکرا و مەحدود بوو ئێستا بینینی ئەم کتێبە بۆ خوێنەری کورد یا بۆ هەوادارانی شیعر زۆر گرنگە چونکە لە ڕێی ئەم کتێبەوە ئەتوانن دنیایەکی فراوانتر لە شێرکۆ بێکەس وێنەیەکی فراوانتری شێرکۆ بێکەس ببینن.